سڵاو میهرەبانی خوای گەورەتان لەبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی جیاوازی پەروەردەی تایبەت لەگەڵتاندا دەبم ئەمڕۆ 12 کە لە سەرانسەری جیهاندا وەکو ڕۆژی جیهانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دیاری کراوە و چالاکی جۆراوجۆر دەگەڕێ بۆ بەستی هوشیاری کۆمەڵایەتی کە چۆن ئەم منداڵانە وەکو خۆیان قوبوڵ بکەن و لەگەڵ قوبوڵکردنەکەشدا مامەڵەی دروست بە پێی حاڵەت و کاتی جیاواز لەگەڵیاندا بکرێ بۆ ئەمڕۆ لە شاری هەولێرین لە چالاکێکی جیاوازی سنتەری باهۆزین کە ئێستا قسە لەگەڵ مامۆستا بەڕێز دەکەین کە بەڕێزیان ئاماژە بۆ دەکەن ئەم چالاکە چی و لە پێناوی چیدا ئەم جۆرە چالاکیاندا بکرێن. سڵاوی خۆی گەورەتان لێ مامۆستاگیان. زۆر سپاس، زۆر بەخێر بێن. یاخواتان سپاس بۆ بانگێژنامەکەتان کە وەکو پەروەردەی تایبەت بەرنامەی پەروەردەی تایبەت بانگێشتان کردی. سپاس بۆ قبوڵکردنی، سپاس بۆ هاتنتان. یاخوا سەلامی. مامۆستا بۆنانە بۆچیە دەکرێتە قاڵبی هوشیاری کۆمەڵایەتی یاخوو بۆچی زەرورەکە بکرێت؟ وڵا دەمەوێت دەستپێکی قسەکانم بەوە دەست پێ بکەم کە بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی سێی مانگی 12 هەموو ساڵێک کراوەتە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمەش چونکە لە مەجای کەسان منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئیش دەکەین بۆیە هەستان بە سازدانی چالاکێکی زانستی ئیڤنتێکی زانستی کە چەند بڕگەیەکی زانستی لە خۆی گربوو لە ژێر ناونیشانی با ئەوان مەبەست لە منداڵەکانەوە خۆیان قبوڵیان بکەین و لەگەڵیان بژین. لە درێژێ ئەو ئیڤنتەی کە کرابوو کۆمەڵێک بابەتی زانستی لە خۆ گربوو لەوانە سیمینارێکی زانستی بوو لەسەر کۆمەڵێک ئامار و داتا کە دوایین ڕێژە منداڵان چەندن بەپێی یونیسێف ئێستا کە دەڵێت لە هەر 6 منداڵێک خاوەن پێداویستی تایبەتە، یعنی 240 میلیۆن ئێستا لە کۆی ئەو 8 میلیۆن ئینسانێک کە لەسەر زەوی دەژین منداڵی خاوەن پێداویستی تایبەتن. لەو ڕوانگەیەوەمە هەستین چونکە لە وڵاتێکی وەکو کوردستان فەراغ زۆرە، بۆشایەکی زۆر هەیە، کلێنێکی زۆر هەیە لە بینی پسپۆرەکان، لە بینی خانەوادەکان و پسپۆرەکان، لە بینی کۆمەڵگە و منداڵەکان. ئەوە وەکو هەوڵێکی هۆشیاری بۆ منداڵانە هەستین بە سازدانی ئەو چالاکە ئەو لە کۆتایی چالاکێکەدا پەنێڵێکی زانستیدا بوو کە چەند پسپۆڕێتێکی جیاجیا قسەیان تێدا دەکرد وەکو پسپۆڕی بیستن و پسپۆڕی تەندروستی دەرونی و هەروەها پسپۆڕی زمان و قسەکردن کە چەند بابەتێکی گرنگیان وروژاند کە لەم ڕۆژەدا پێویستە کەسانی پەیوەندیدار، دکتۆرە بەڕێزەکان، خانەوادەکان، مامۆستاکانی زانکۆی، تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگا هۆشیار بن سەبارەت بەو خاڵانە و لە گرنگترینیان کە هەموو پسپۆڕەکان لەسەری هاوڕابنەوە بووکە تەمەن بەزایع نەچی ئەو تەمەنەی کە هەیە 5 ساڵی سەرەتای تەمەن کە بە تەمەنی زێڕین ناسراوە بکرێتە چەکێک و بەکاری بێنین بۆی کە یارمەتی ئەو منداڵانەی پێ بدەین لە کاتی خۆی بە شێوازێکی دروست بگەڕێنەوە سەر ژیانێکی ئاسایی، یانیش ڕێژەی توندی گرفتەکانیان کەم بکەینەوە. بۆیە لەو ڕوانگەیەوە من پێم باش بوو شتێکی زۆر باش دەرچوو بۆ کۆمەڵگەیە کە کەس نازانیم ئەو ناخۆش بەختانە زۆر گەڕان بە دواوێت کە ئامارێکی دەقیقن دەستکەوی کەچی هیچ ئامارێک لەسەر هەولێر نەبوو، هیچ ئامارێک لەسەر کوردستان نەبوو. ئەو ئامارانەی هەن هەمووی ئاماری نافەرمین کەەوە زانستینە ناتوانانی پشتی پێوەبەستی. بەڵام ئەمە هەستین دوو شارمان هێنا بەراوردی هەولێرمان کردن، یەک لەوانە دیار بەکرا کە نزیکەی 23,100 منداڵی خاوەن پێداویستی تایبەت تێدا هەیە، بەڵام ڕێژەی سنتەرەکانیان سەروی 100 سنتەریان هەیە کە یارمەتی و منداڵان دەنڕاهێنان تێدەکەن. هەروە شارێکەکەمان هێناوەکو ئورمێ کەوی شارێکی کوردیە، ژمارە دانیشتوانی تقریبەن لە هەولێریش کەمترە، بەڵام نزیکەی 25,000 منداڵی خاوەن پێداویستی تایبەتی تێدایە. ئەو ژمارە و سنتەرانەی کە یارمەتیان دەدەن چارەسەری و ڕاهێنانیان پێدەن نزیکەی 200 سنتەرە، بەڵام بەراوردمان کرد لە شارێکی وەکو هەولێر نزیکەی 16 سنتەری ڕاهێنانەوە هەن کەوە فەراغێکی زۆرە پێویستە خەمێکی جدی لێ بخورێ، هەم لەلایەنی حکومیەوە، هەم لەلایەنی پسپۆڕەکانەوە، هەم لەلایەنی کۆمەڵگەوە وەکو دروشمی ئیڤنتەکە و باوە خۆیان قبولیان بکەین. ئەو قبولکردنە بە تەنێ بۆ یەک کەس و یەک پسپۆڕەتی نیە، دایکەکان، باوکەکان،
حتا دوکاندارەکان کەسانی ناو بازار کەسێک لە پارکێک لە بازارێک لە شوێنێک منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت دەبینی حتمما دەبێ بزانیەوە چیە دەبێ هۆشیاری ئەوە هەبێ کە چۆن مامەڵی لەگەڵ بکە منداڵێکە کە ڕەفتارێکی نەخوازراو دەکا بزانیەوە حاڵەتەکەی تایبەتە چۆن مامەڵی لەگەڵکە نەک بە قسەکانی هەم منداڵەکە هەم دایکەکە یان خانەوادەکەی بریندار بکرێن بۆیە جوان دروشمێکی جوانە ئەگەر هەمومان لەسەری بڕۆین هەمووەکو پسپۆڕ و کۆمەلگا قبولیان بکەین لە پاڵیشیاندا چونکە وەک هەمومان دەزانین شتێک نییە بە ناوی چارەسەری بۆ بەشێکی زۆری لەو گرفتانی کە منداڵان هەیەن زۆر بەیان بە درێژایی تەمەن دەمێننەوە بەڵام بەرەو پێشچوون هەیە گۆڕانکاری هەیە ئیشی ئێمە ئیشی دایک و باوکانەوەیەکە بەشدار بین لە گۆڕانکاریانە بەڵام بە تەواوی جیاوازیەکانیان بە تەواوی ئەو تایبەتمەندیانەی کە هەیەە پێویستە ئەمە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی خاوەن پێداویستی تایبەت قبول بکەین و لەگەڵیاندا بژین. زۆر باشمان سەواست کرد جگە لە پسپۆڕانی کە قسەیان کرد لەگەڵ بەڕێستان کەسانی حکومیش بەشدار بوون لە دانیشتەکەتان هیچ بۆ نمونە ڕێوشوێنێکیان پێ بوو کە لە داهاتوودا بکرێت بۆی ئامارێکی دەقیق یاخۆ خزمەت گوزاری زیاتر پێشکەش بۆ کار ئاسانکردنی ئەو منداڵانە پێشکەش بکرێت؟ وەڵا هەر کاتێک باسی خزمەتی ئەو منداڵانە دەکرێت ناتوانانی حکومەت ببێ دەرێ مۆزوعەکەی ئەسڵی کارەکە لایانی پەیوەندیدار و حکومەتە نازانم بە چ هۆکارێک بەڵام ئەمە بانگەشتنامەمان نار بۆ لایەنە پەیوەندیدارەکان پارێزگاری هەولێر بەشدار بوو لەگەڵمان بەڵام باقی لایەنەکان وەکو وەزارەتی کار وەزارەت تەندروستی وەزارەتی پەروەردە بەشدار نەبوون نازانم ڕەنگە سەبەبێکی تایبەتی خۆیان هەبێیان لە شوێنی کە بۆنەی تایبەتی خۆیان هەبێ بەڵام بەشدار نەبوون بە هەرەوە کارێک بێ بەڵام پێویستە ئەوان بکرێنە ناوەند بکرێنە ئەسلی ئیشەکەی چونکە ئەوە ئیشی خێرخوازی نییە ئیشی بزنسمانێک نییە ئیشی کەسێک و دوو کەس نییەوە دەبێ کۆمەڵگەیەک پێی هەستی حکوومەتێک پێی هەستی گوتم 16 سنتەر بە بەراورد بە 200 سنتەر زۆر کەمە زۆر لە کاتێکدا مژمارەی دانیشتوان دوایی نەحسایی هەولێری سەروی 2 میلیۆن کەسە لەوێ ملیۆنێکە 200 سنتەریان هەیە لێرە 2 میلیۆن کەسن 16 سنتەرمان هەیە ینی زۆر بەراوردەکە زۆر جیاوازە فەراغەکە زۆر زۆرە ئەوەی ئەسلی ئیشەکەیە حکوومەتە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی کە بیکەنە خەمی خۆیان هەڵسن بە خزمەتکردنی و منداڵانە سنتەری زیاتر بکرێتەوە دەرفەتی زیاتر بۆ پسپۆڕەکان بدرێت کە بڕۆن لە دەرەوەی وڵات ئەزمون پەیداکەن بێنەوە خزمەتی منداڵانی خۆمان بکەن بە ئەزمموی جیهانی بە شێوازی جیهانی. زۆر باش دەستکان خۆش بێ سواز بۆ تای زانیاریەکان زۆر خۆشحاڵ خۆش بێ بینەرانی بەڕێزم لە بەشی دووەمدا باز لە ئەو ئاڵنگاری و بربەستانەی کە دێنە بەردەم خێزانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین لەگەڵمان نابێت. لای ستافی سنتەری باهۆزین کە چالاکییان ئامادە کردووە ئێمەش گفتوگویان لەگەڵ دەکەین کە ئەو ئاڵنگاری و بربەستانەی لە بەردەم خێزانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت هەیە چییەوە دەکرێت چی بکرێتەوەکو ئێمە بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشت و هاوسۆزی خێزانی منداڵانی خاوەن پێداویستی بێن بۆ ئەمە بەستا لەگەڵ مامۆستا شەهاب محەممەد کە بەڕێزیان کلینیکال سایکۆلۆجیست لە سنتەری باهۆز لەگەڵتانداری مامۆستاگیان سڵای خۆی گەورتان لێبێ سپاس بە پێدانی ئەم دەرفەتە دەستکانە خۆش مامۆستاگیان مامۆستاگیان پرسیم بۆ منە بەرباز ئاڵنگارەکانی بەردەم خێزانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە ئێستادا چییە؟ خۆی ئەوڕۆ دیارە ڕۆژی جیهانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە و ئەو پرسیارش پرسیارێکی گونجاوە بۆیە دەمانهەیە لە ڕۆژەیدا هەندێک وەکو پەیامێکی ئێمەیە بۆ ئەو بربەستانی کە لە بۆ خێزانەکان هەیە بۆ خێزانانێک کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیانێک باس لەوەی دەکەین خۆی مناڵی خاوەن پێداویستی تایبەت بە قەولێک مەسروفاتێکی زۆری هەیە تێچووی زۆرە لە بۆ ڕاهێنانە لە بۆ ئەو مەشاکلەی کە هەیەی و بە تایبەتی لە ناو هەموواندا مناڵانی ئۆتیزمە کە وەک دەبینین لە ئێستادا ڕوو لە زیاد بوونە و هەروەها ئەو مناڵانە لەلایەنی ئابوووریەوە عایلەکان تووشی کۆمەڵێک
بڵێن ئاڵنگاری زۆر دەبنەوە بەڵێ و بەربەستێکی زۆریان هەیە لە بۆی کە منداڵەکانیان بنە شوێنێکی کە بتوانێت کوالەتێک وەربگرێ ڕاست باشە بۆیە یەک لەو شتانێک کە بربەستە لە بەرامبەر عیلەکان مەشاکلێکی ئابوووریە واقعێتێکە ئێمە ناتوانین خۆی لێ بشارینەوە مناڵی خاوەن پێداویستی تایبەت مەصروفاتێکی ئابووری زۆری لەسەر دەستی عیلەکان هەیە و هەروەها ئەو سنتەرانەی کە سنتەرە حکوومیەکان هەیە سنتەری ئەهلی هەیە لە هەموو کوردستان هەیە بەڵام بەداخەوە سنتەرە حکوومیەکان ئەوەی کە پێویستە وەکو کوالەتێکی باش وەکو ئەو هەموو ئەو ڕاهێنانێک کە بە کوالەتی دەکرێت بە مامۆستایەکی بە کوالەتی کە فێرکارەکانی لە بۆ ئەو منداڵانە کە پێویستە بیکات و ڕاهێنانێکی باشی وەربگرت پێ لە سنتەرە حکوومیەکان تا ڕادەیەکی دەستەبەر ناکرێ و مەجبورە کە بچێ بەرەو سنتەرە ئەهلیەکان سنتەرە ئەهلەکانیش بە پێی ئەوەی کە کوالەتی ڕاهێنان کوالەتی پێدانی ئەو خزمەت گوزارەی بۆ عیلەیە طبعاً مەصروفاتێکی زۆر لەسەر عیلەی دەکەوێتەوە و ئەوە ئێمە دەبێ وها بڵێن کە لە زۆربەی وڵاتانی دنیاە مناڵانی خاوەن پێداویستی حکوومەت پاڵپشتیان دەکات بۆیە یەک لەو گرفتانەی کە ئێمە دەبینین هەندێک ئایلە ڕەنگە منداڵەکەی ئۆتیزم بێ بەڵام ئاستێکی باشی هەوێ یا گرفتێکی تایبەتی هەیە ڕەنگە ئاستی باش بێ و بتوانێت لە ماوەی چەند مانگێک ڕاهێنان یا لە ماوەی ساڵێک 6 مانگ 3 مانگ بتوانێت بەشێک لە کێشەکەی بتوانێت حل بکە بەڵام بەهۆی وەی کە مۆزوعاتی ئابووری هەیە ناتوانێت بەڕاستی ئەو سرویسەی وەربگرێ کەواتە چ دەبێ ڕوو بکاتە شوێنێکی کە یا ئەوەی کە ناتوانێت منداڵەکەی بەرێ دەبێت لە ماڵێ بێ و لە ماڵەوەش ئەو هۆشیاریە ئەو ڕاهێنانە یا بڵین ئەو زانستەی کە بۆ مناڵێکی خاوەن پێداویستی هەیە ڕەنگە ئەو نەی بێ یا نەتوانێت ڕاست کەواتە لە سنتەرەکانی سنتەرە حکوومیەکانیش بەشێک لەو کوالیتی ڕاهێنانە ڕەنگە دەستە بەر نەبێ بۆیە دەکەوێتە حاڵەتێکی ناخۆشەوە کە من دەڵێم دیکەمە دوو بەش ئەو لانی سایکۆلۆژیەکەی ئەوەیە کە ئەو ئایلەیە کە ناتوانێت لە بواری ئابوووریەوە بتوانێت ئەو مەصروفاتە بکە تووشی چ دەبێت تووشی حاڵەتێکی ناخۆشی سایکۆلۆژی دەبێت کە ئەو ناتوانێت بەڕاستی منداڵەکەی لەو حاڵەتی کە تێدا هەیە لانیکەم بتوانێت باشتری بکات و بداهاتوویەکی بۆ منداڵی وەلو ئەگە خراپیش بێ یان ناوەندیش بێ بتوانێت بۆی دەستە بەر بکاتن بۆیە بەڕاستی لە ئێستادا ئەو بربەستانە هەیە مامۆستا ئێمە نەتوانین ئەوە ئەرکی حکوومەتە بەڕێزیشتان ئاماژتان پێکرد کە بۆن منە پاڵپشتی خێزانەکان بکرێت لە ڕووی داراییەوە بەڵام ئەگەر حکوومەت نەیکرد و ئێمەش نەتوانین پاڵپشتی دارایی بکەین ئێوە وەکو سنتەری باهۆز پلانتان چێکە بۆن منە هاوسۆز یاخود بەرنامەدانەرێک بن کە دایک و باوکەکان هاوکارێکی زۆر باش و زانستیانە بکەن لەگەڵ منداڵەکانیان بۆ لەسەر دەستی دایک و باوکان منداڵەکان بەرەو پێش بچە خۆی ئاسکە خان ئێمە هەموو ئەو منداڵانەی کە دێنە سنتەری باهۆز ئەو منداڵی کە بەڕاستی نەتوانێت ئێمە هەوڵمانداوە لە ڕێگای جۆراوە جۆر بتوانین ئەوەندەی کە لە تواناماندا هەبوو بتوانین هەندێک شتیان بۆ دەست بتوانین ئەوەی کە پێویستە بۆ منداڵانە بکەین ینی ئەوەی کە لە تواناماندایە ئێمە ئەهلینەوە ناتوانین ئەوەندە دەستمان ئاوەڵە نیە ڕاستەکەی بۆیە بۆ لایەنی زانستیەوەی کە بتوانین زانستێکی بدەینە ئایلەکان بێ بەرامبەر ئێمە هەموو منداڵانەی کە دێنە ئەوێ توانیمانە کە شتێکی سەرەتایی وەلو نەتوانێت بێتە سنتەریش توانیمانە شتێکی سەرەتایی پێشکەش بین کە چۆن بە قەولێک شتێکی بیسیک لە بۆ ڕەفتارەکانی ئەو منداڵی لە بۆ فێرکاری توانیمانە بە بەشی خۆمانەوەندی کە پێویست بێ پێشکەشمان کردوونەوە زۆر تاوام ساگەر بمانێ هۆشیاری بڵاوکەینەوە بۆ شێوازی مامەڵەی دروست لەگەڵ ئەو منداڵانە لە چۆ دەست پێ بکەین باشە خۆی ئەوە پرسیارێکی زۆر گەورەیە بەڵێ بۆیە دەڵێم گەورەیە کە هۆشیاری بەرامبەری خاوەن پێداویستی یا هەر گرفتێر نەک خاوەن پێداویستی لەوانەیە نەخۆشیەک بێتە نێو ئەو وڵاتەی وەکوەوەی کە وەک سەردەمی کۆرۆنایی پێدانی هۆشیاری کۆمەڵێک ڕێگاوشوێنی خۆی هەیە کە دەبێ شتێک بێ
سیستەماتیک بێ سیستەماتیک بێ فکرێکی لە پشت بێ بۆی کە بتوانێتەوە ئەو هۆشیاری بڵاو بکەیەوە. من ینی ئێمە وەکو خۆمان قسە دەکەم ئەوڕۆ ئێمە وەکو سنتەری باهۆستوانیمانە نمونە مەسانەوڕۆ ئەمە ئیڤنتێکمان کردو لەو ڕۆژەیدا بۆی کە بتوانین کۆمەڵێک وشیاری بڵاو بکەینەوە لانیکەم ئەو کەسانی کە بەشدار بوونەوە لە ڕێگای مدیاکانەوە هەندێک لە وشیارانە وەربگرن و وە دەستپێکە کەشی چیە دەستپێکەکەی ئەوەیە کە دەبێ یەک حکوومەت کۆمەڵک بەرنامە ڕێک بخاتن سەبارەت بە بۆڵتکردنی ئەو گرفتانێکە لە کۆمەلگاداە نمونە مۆزوعی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەوە دەبێ گەورە بکرێتەوە دەبێ بایەخ پێ بدرێ. زۆر تاوا بساگەن هیچ ماوە بیڵێ زۆر سپاس دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ئێوە بینێرانی بەڕێزمەوەی ئاماژەمان پێکرد خێزان کە بێ پاڵپشت بکرێ هاوسۆزی بکرێ ئەمە ئەرکی حکوومەتە بەڵام ئەگەر حکوومەتیش نەیکات ئێمە نابێ دەست و سام بوەستین هەرێکی و لە ڕێی خۆمانەوە لە ڕێی پسپۆرەکەی خۆمانەوە لە ڕێی کاری خۆمانەوە دەتوانین هۆشیاری ئەوە بڵاو بکەینەوە کە چۆن بە شازێکی دروست مامەڵیان لەگەڵ بکرێ و وەکو ئەوەی هەن قوبوڵ بکرێن و کار لەسەر دۆزینەوەی بەهرە و تواناکانیان بکرێت تاوەکو ئەمانیش ببنە تاکێکی هەستپێکراوی ناو ئەم کۆمەلگایە بە هیچ شێوازێک نابێت بە شێوازی بەزەی پێداهاتنەوە مامەڵە لەگەڵ ئەو جۆرە حاڵتاندا بکرێت چونکە ئەمانی تاکێکی ناو ئەم کۆمەلگایەن بگرە مافی تەواوی ژیانکردن چوونە شوێنە گشتیەکان گوێ لێگرتن پەرەپێدان هەزکردن بەبوونیان هەیە. سپاس بۆ ئەوەی کە لە بەرنامە و دانیشتێکی تایبەت بە ساڵڕۆژی جیهانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵمان بوون. سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئەو ئۆفەرێک کە سنتەری باهۆز پێداین تا بەرنمەیەکی تر لەگەڵتاندا دەبین خوداتان لەگەڵ و هەمیشە ئاسوودە بن.